سڵاوتان لێبێت وختەیڤارتان پێشکەش دەکەم. لیژنەی ئەمنی قەزای چەمچەما سەرجەمە و خێزانانە ئاگادار دەکاتەوە کە دەنگدانیان لە پارێزگای کەرکووکە. لە ئەمڕۆ بگەڕێنەوە پارێزگای کەرکووک بۆ ئەوەی بەشداری دەنگدان بکات. بە گوێرەی ڕاگەیاندراوەکە سەرجەم هێزە ئەمنیەکان لە ئەرکدا دەبن و پارێزگاری لەسەر و ماڵی هاوڵاتیان دەکەن. دڵنیایش دەدەن ڕووبەڕووی هەر حاڵەتێکی دزە و ناشارستانی دەبنەوە و ئاسایشی سنوورەکە دەفرێتن. بە گوێرەی داتاکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان بەرزترین ڕێژەی دەنگدانی تایبەت لە پارێزگای سلێمانی تۆمارکراوە. داتاکانی کۆمیسیۆن ئاماژە بۆ ئەوە دەکات ڕێژەی بەشداری پارێزگای سلێمانی تاوەکو کاژمێر 12 یۆرۆ لە 178 بووە. هەر بە گوێرەی داتاکانی کۆمیسیۆن کەمترین ڕێژەی بەشداریکردن لە بازنەی بەغداد لە بەشی ڕەسافە تۆمارکراوە کە ڕێژەکەی تەنها لە 140 بووە. جێگری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان لە عێراق دەڵێت دەسەڵاتدارانی عێراق توانیویانە هەڵبژارنێکی ڕێک و پێک و ئیدارەیەکی باشی پرۆسەکە بکەن. ئیسحاق غولام خان بۆ ڤاردووە و گوتی ئامادەبوونی نەتەوەی گرتوەکان جەختکردنەوەیە لە گرنگی پرۆسەی هەڵبژارنەکانی عێراق کە بە گوێرەی دەستور و یاسابەرکارەکانی هەڵبژاردن ئەنجام بدرێت.